بناوی خوای گەورە و مهرەبان، خوشک و برانی خۆشەویست، قوتابیانی عزیز، ئامادەبوانی هێژە، زۆر زۆر بە گەرمی بە خێراتنی هەموو لایەکتان دەکەم. خۆم بە بەختەوە دەزانم کە ئێمڕۆ لەگەڵێوە ئامادە دەبین بۆ ئەوەی ئێستا باسی قۆناغێکی تری خەباتی کە لە پێشمانە بکەین و باسی ئەو هەڵبژاردنانە بکەین کە دێنە پێشەوە و گرنگی ئەو هەڵبژاردنانە لەسەر بارەدۆخی ئێمڕۆی کوردستان و ناوچەکە بە شێوەیەکی گشتی. پێشەوەی چینە سەر ئەو بابەتانە من ئەمەوێ سەرخۆشی خۆم ڕابگەینم بە کەس و کاری ئەو شەهیدانەی کە دوێنێ لە ناوچەی باشیک بوونەتە قوربانی کارێکی تێرۆریستی و بەداخەوە یەکێک لە کاندیدەکانی پارتیمان شەهید بوو لەگەڵ ژمارەیەکی تر و زۆریش بریندار بوون. هیوادارم جێگەیان بەهەشتی بەرین بێت و خوا سێبۆری بنەماڵە و کەس و کاری هەمویان بداتەوە و خوای گەورە شیفای ئەو بریندارانەش بداتەوە. هەروەها ئێمڕۆ یادی کارەساتی بردومانکردنی شاری قەڵادزەیە کە لە ساڵی 1974 ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئەو شارە بەتایبەتی ئەو قوتابیانەی کە لە زانکۆی سلەیمانی لە قەڵادزێ دەیان خوێن بوونە قوربانی و شەهید بوون. ئێمڕۆ یادی ئەو کارەساتە ئەکەینەوە و دڵنیایان دەکەینەوە کە ئێمە بەردەوامین لەسەر ڕەوتی خەباتی ئەو کەسانەی کە خوێنی خۆیان لە پێناو کورد و کوردستاندا بەخت کرد و بەردەوام ئەبین تاکو نەگەینە لووتکەی سەرکەوتنیش ناوەستین. هەر بەو بۆنەوە سەری ڕێز و نوازش بۆ هەموو بنەماڵی هەموو شەهیدانی کوردستان دەئەنوێنین و بەڵێنیان پێدەدەین کە بەردەوام دەبین لە خەبات و تێکۆشان و ئینشاءڵڵا گەیاندنی کوردستان بە کەناری ئارامی و بە دوا کۆناغی سەرکەوتن. هەڤاڵان ئێمە پێش ماوەیەک هەڵبژاردنێکی ترمان کرد کە شکر بۆ خوا و شکر بۆ ئێوەی خۆشەویست سەرکەوتنی گەورەمان بەدەستێنا و ئێستاش بەرەو دوو هەڵبژاردنی در ئەڕۆین کە دیسان پشت بە خوا و پشت بە هەڵمەت و بە خەبات و بە ماندووبوون و بە زەحمەتی ئێوەی خۆشەویست و بە دڵسۆزی جەماوەری دڵسۆزی کوردستان ئینشاءڵڵا سەرکەوتنی گەورەتریش بەدەستدێنین. بارودۆخی ئێستای کوردستان و ناوچەکە من بەش بە حاڵی خۆم زۆر بە ڕووناکی ئەبینم بۆ گەلەکەمان و هیوام وایە ئێمە بتوانین بە شێوەیەکی باش سوود لەو فرسەتە وەربگرین و بتوانین ئەوەی کە تاکو ئێستا ئاوات و ئومێدی هەر هەمومان بووە بێتە دی. بەڵام ئەمەش ئیشی دەوێ، هەڵمەتی دەوێ، زەحمەتی دەوێ، ماندووبوونی دەوێ و ئەم هەڵبژاردنانە یەکێکن لەو شتانێک کە ئەبێ ئێمە بە وردی کاری بۆ بکەین بۆ ئەوەی سەرکەوتنی پارتی لەم هەڵبژاردنانەدا مسۆگەر بکەین بۆ ئەوەی کوردستان سەرکەوتوو بێ و بۆ ئەوەی بگەین بەو ئامانج و ئاواتانەی کە لە دڵماندایە. خوشک و بران، ئێمە هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان لە پێشە کە پارتی بە ژمارەی 213 لەو هەڵبژاردنەدا بەشداری دەکا و حەزەکەم ئاماژەوە بەوە بکەم کە ئەو هەواڵانەی دەستنیشان کراون لەلایەن پارتیەوە بۆ ئەوەی بچن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق نوێنەرایەتی ئێوەی خۆشەویست بکەن ئەو کەسانن کە پارتی بڕوای پیانە بە توانای ئەوانە و دڵنیام بە دڵسۆزی و بە هەموو توانای خۆیان داکۆکیکەرێکی ڕاستەقینەی مافی
ڕەوای گەلەکەمان دەبن و نوێنەری ڕاستەقینەی دەنگەکانی ئێوە دەبن. ئەو هەواڵانەی کە دەستنیشان کراون دەچن بۆ ئەوەی پەیامی خەڵکی کوردستان بگەینن بە بەغدا. ئێمە لە کوردستان داوای ئاشتەوایی نیشتیمانی و داوای پێشکەوتن و داوای سەقامگیری و داوای پێکەوە ژیان لەگەڵ هەموو چین و توێژ و نەتەوە و ئاین و ئاینزایەکانی ترمان کردووە. ئەو هەواڵانە کە دەچن بۆ ئەوێ هەڵگری ئەو پەیامەی پارتی دەبن و ئەوانە پشتیوانی پەیامی جەنابی سەرۆک دەبن. جەنابی سەرۆک بارزانی پێشتر لێرە و لە زۆر شوێنی تریش باسی ئەوەی کردووە کە ئاسۆی گەلەکەمان ڕۆنە کە ئێمە شتی زۆرمان بەدەستەوەیە و دەستکەوتی زیاتر چاوەڕوانمان دەکات و بەرنامەی زۆریشمان هەیە بۆ ئەوەی پشتیوانی ئەو پەیامەی جەنابی سەرۆک بکەین، بۆ ئەوەی پشتیوانی سەرکەوتنی خەڵکی کوردستان بکەین. من داوا لە هەموو خوشک و برا خۆشەویستەکانم دەکەم کە دەنگدەن بە پاڵێوڕەوانی پارتی لە لیستی 213 بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. خوشک و برا لە هەمان کاتدا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانیشمان لە پێشە. ئەم هەڵبژاردنە تەواوکەری هەڵبژاردنەکانی پێشووتری پەرلەمانی کوردستانە. ئێمە ڕاستە بە پشتیوانی خوا و پشتبەستن بە دەنگەکانی ئێوە توانیمان سەرکەوتنێکی گەورە بۆ پارتی بەدەستبێنین، بەڵام ئومێدمان وایە لەم هەڵبژاردنانەشدا بۆ ئەنجومەنی پارێزگاکان بتوانین دەنگی زیاتریش بۆ پارتی بەدەستبێنین بۆ ئەوەی نوێنەرەکانمان لە ئەنجومەنی پارێزگاکان بتوانن تەواوکەری بەرنامەی پارتی بن لە جێبەجێکردنی ئەو بەرنامە و ئەجەندە و بەڵێنانەی کە پێشتر بە ئێوە دراوە. ئێمە لە هەموو پارێزگایەک هەر شوێنێک تایبەتمەندی خۆی هەیە. بەداخەوە ڕێک نەکەوت من لە خزمەتی هەموو خوشک و براکانمدا بم لە هەموو پارێزگاکان، بەڵام لێرەوە پەیامەکەم بۆ هەموو خوشک و براکانمانە لە هەموو پارێزگاکانی کوردستان داوا دەکەم ئەوانەی کە لە دهۆک و لە هەولێر و لەو شوێنانەی کە پارتی وەکو ئیدارە تێیدا باڵەدەست بووە دەستکەوتەکانی پارتی بینە بەرچاوی خۆیان و بزانن کە ئەو خەبات و ماندووبوونەی پارتی و زەحمەت و متمانەی ئێوە ئەمەی کردووە کە ئەم سەقامگیری و ئاوەدانیەی ئەم دوو پارێزگا بە تایبەتی بە خۆیانەوە بینیوە، ئەمە بەرهەمی خەبات و ڕەنج و ماندووبوونی ئەو دڵسۆزانەیە کە ئیش تێدا دەکەن و لە هەمووشی زیاتر هی ئەو متمانەیە کە ئێوە بە ئەوانتان کردووە. لە هەمان کاتدا پارێزگای سلەیمانی وەکو بەشێک لە ئیدارەی هەرێمی کوردستان بەدەخە وەکو پێویست پارتی نەیتوانیوە لە ڕووی ئیدارەوە تێیدا باڵەدەست بوو بێ و ئەم کەم تەرخەمیانەی کە هەش بوون لە گەیاندنی خزمەتگوزاری و لە گەیاندنی ئەو پەیامەی کە پارتی دەیەوێ هیوادارین خوشکبرەکانمان لە پارێزگای سلەیمانی و لە شارە خۆشەویستەکەی سلەیمانی بتوانن ئەم جارە زیاتر متمانە بە نوێنەرانی پارتی بکەن و دەنگ بە نوێنەرانی پارتی بدەن بۆ ئەوەی ئەوانیش بتوانن زیاتر لە خزمەتی هاوڵاتیانی خۆشەویستی ئەو شار و ئەو پارێزگا خۆشەویستەدا بن. کەرکووک بۆ ئێمە تەنیا بە دروشم ئێمە نەمانگوتووە دڵی کوردستانە. پارتی و جەنابی بارزانی نەمر شۆڕشێکی لەسەر کەرکووک دانا. ئێمە هەمیشە ئامادەین ئێمڕۆ بۆ هەتاشە لەسەر کەرکووک و گەڕانەوەی کەرکووک بۆ هەرێمی کوردستان و بۆ سەرخاکی کوردستان خۆمان بەخت بکەین. و داواکارم هەموو ئەو خوشکبرانەی کە گویان لە ئێمە و ئەمان بینن بڕوا متمانە بە بەرنامەی پارتی بکەن. پارتی بەردەوام دەبێ و
بە هیچ شێوەیەک مساومە لەسەر هیچ بستێک لە خاکی کوردستان ناکە و هەموو هەوڵێکیش دەدات بۆ گەڕانەوەی کەرکووک و خانەقین و شنگار و هەموو ئەو ناوچانەی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەمویان بگەڕێنەوە و هەمومان پێکەوە لەژێر یەک ئاڵا و لەسەر یەک خاک دەبژین. ئەمەش هەروەک باسم کرد متمانەی ئێوەی دەوێت، متمانەی ئەو دەنگدەرە خۆشەویستانەی دەوێت کە ئەتوانن یارمەتیمان بدەن بۆ دەرچواندنی کاندیدەکانی پارتی بۆ ئەنجومەنی پارێزگاکان و هەروەها بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ گەیاندنی ئەو پەیامەوە بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامە و ئەو ئەجەندای کە پارتی هەیەی. خوشک و برایان، پارتی هەر لە سەرەتای دروستبوونیەوە تاکو ئێستا هەموو ئومێد و ئاواتی ئەوە بووە خزمەتی هاوڵاتیانی کوردستان بکە، بەرگری لە مافەڕەوایەکانی گەلی کوردستان بکە، ڕوبەڕووی داگیرکەر و زۆردارەکان بوەستێت. و هیچ کاتێک من زۆر جاریش ئەم قسەیان کردووە پارتی وەکو حزب ئامانجی سەرەکی ئێمە نەبووە، بەڵکو ئامرازێک بووە، ڕێگەیەک بووە بۆ ئەوەی بتوانین بە ڕێگەی پارتیەوە خزمەتی خەڵکی کوردستان بکەین و ئەو ئامانجە گەورەیە کە لە ناقی هەموو دڵسۆزی کوردەیە بینی نەبی. دڵخۆشین ئێمڕۆ کە دەبینین پەیامی نەتەوەیی و نیشتیمانی پارتی بووەتە پەیامی هەموو لایەنە سیاسەکانی تر. ئەو پەیامەی کە پارتی هەڵی گرت و لەژێر ئاڵای ئەو پارتە سەروەریەکان بۆ کوردستان تۆمار کران و ئێستاش بەرەو قۆناغی داهاتوو سەروەری زیاتریش هەنگاو دەنین، ئەبینین هەموو هاوپەیمانان و حزبە سیاسیەکانی تر و گەلی کوردستانیش بە شێوەیەکی گشتی هەڵگیری ئەو پەیامەن و داوای یەکڕێزی و داوای پتەوکردنی بیر و باوەری نەتەوەیی و نیشتیمانی دەکەن و داوای سەربەخۆیی و سەروەری زیاتر بۆ کوردستان دەکەن. ئەمەش پەیامی پارتی بووە کە هەمویان ئێستا بوون بەخاوەن و ئەمە سەرکەوتنە بۆ پارتی کە توانیوێتی ئەم پەیانە بە هەموو کەسێ بگەینێت. پارتی لە هەموو قۆناغی خەباتی خۆیدا داهێنەر بووە، خەباتکەر بووە، تێکۆشەر بووە. سەیری خەباتی چەکداری بکەین، سەیری ئەو کاتانە بکەین کە پێویست بووە خەباتێکی سیاسی بکرێ و سەیری ئەو کاتانە بکەین کە پارتی پێشڕەو بووە لە دامەزراندنی حکوومەتی هەرێمە کوردستان و پێکهێنانی پەرلەمانی کوردستان و دابینکردنی ئەمنیەت و ئاسایش و سەقامگیری بە کوردستان و گەیاندنی خزمەتگوزاری بۆ هەموو شوێنێک لە وڵاتە خۆشەویستەکەمان و ئەم داهێنانەی پارتی و ئەم تێکۆشانەی پارتی وای کردووە کە هەبەیەکی پڕ لە دەستکەوتی لە ناو دەستدا بێت و ئەو دەستکەوتانەی کە ئێستا لە کوردستان ئێمە دەیان بینین باوەڕ بکەن جێگەی دەستی پارتی لە هەموو حزب و لایەنێکی تر دیارترە و هێشتاش ماوە کە پارتی ئینشەڵڵا هەر پێشڕەو دەبێ بۆ ئەوەی بگەین بەو دەستکەوتانەی کە تاکو ئێستاش بەدەستمان نهاتوون. ئێمە خۆشحاڵین کە دەبینین لە زۆر قۆناغی خەباتدا پارتی بەتەنیا کە ئەمایەوە قەت وازی لە خەبات نەهێنا، لەوانە شێوازی خەباتی گۆڕابێ لە شوێنێک بۆ شوێنێکی تر یان لە شێوازێک بۆ شێوازێکی تر، بەڵام قەت پارتی کۆڵی نەداوە لەوەی کە بەردەوام بێت لە خەباتی خۆی. و لەو وەختە پارتی تاکو ئێستا ئەو هەموو دەستکەوتانەی کە هاتوونەتە دەست یان ئەو شتانەیە کە کۆی کردوتەوە وەکو بارێکی گران لەسەر کۆڵی خۆی داناوە گەیاندوتە ئەم قۆناغا، ئێستا شکر بۆ خوا ئەبینین کە پارتی ئامادەیە لە دابەشکردنی ئەو دەستکەوتانەی کە بە خەبات و ماندووبوونی دڵسۆزانی ئەم حزب و ئەم پارتە بەدەست هاتوون، لە دابەشکردنی ئەو
دەستکەوتانە ئامادەیە لەگەڵ هاوپەیمانەکانی تری خۆی لەگەڵ لایەنەکانی تریشی دابەش بکات و هەموو لایەک بەشدار بکە لە حکوومەتێکی هاوبەش کە هی هەمومان بێت و هەموو کوردێکی ئەم وڵاتە هەموو کوردستانیەکی ئەم وڵاتە پێی دڵخۆش بێت و بە حکوومەتی خۆشی بزانێت. بەس من حەزەکەم خوشک و برا خۆشەویستەکانم بزانن کاتێک کە خەڵک باسی دەستکەوت دەکا و ئێستا باسی دابەشکردنی ئەو دەستکەوتانە بکە بە ئەو پرسەش بکەن کێ بووە کە ئەم وەزعەی دروست کرد و ئەم سەقامگیریە کە تاکو ئێستا لە کوردستان ئێستا کە هەیە کێ بووە ئەمەی دروست کردووە کێ بووە ئەوانەی کە ئەم هەموو دەستکەوت و هی خزمەتگوزاری و هی ئاوەدانی و پێشکەوتنی وڵاتیان دروست کردووە گەیاندوتە ئێرە. ئەگەر پارتەکان ئەو خەڵکانەی کە لایەنگیری ئەم ڕێبازە پیرۆزەن و بە ماندووبوونی خۆیان و بە پشتیوانی ئەوان ئەم دەستکەوتانەمان بۆ هاتوو دەدەست حەقە ئێستا شانازی بەوە بکەن و هەر کەسێکیش کە بیەوێ بەشداری بکە لە قۆناغی داهاتوو بۆ حکومڕانیکردن ئێمە سنگمان فراوانە ئێوە سنگتان فراوان بێت و زۆر بە خۆشحاڵیەوە ئێمە دەستی و دۆستایەتی و دەستی هاوکاری بۆ هەموو لایەنێک بۆ هەموو دڵسۆزێک درێژەکەین کە مەبەستیان بەرژەوەندی بالای گەل و وڵاتەکەمان بێت. لە دیموکراسی ڕاستەقینەدا دەبین ئەو لایەنەی کە دەباتەوە حەقی ئەوەی هەیە دەستهەڵات وەربگرێت و ئەگەر پێویست بەوە بکە هاوپەیمانەتی بکە لەگەڵ لایەنەکانی تر هاوپەیمانەتیش دەکات. بەڵام لێرەشدا دەبینین کە پارتی زۆر بە دڵێکی کراوە ئامادە بووە لەگەڵ هەموو لایەنەکانی تر هەوڵ بدات بۆ ئەوەی حکوومەتێکی بنکە فراوان دروست بکات و بۆ ئەوەی پارتی پێی دەکرێ کە وەڵام دەرەوەی هەست و خواستی هەموو گەلی کوردستان بێ ئەوە بکات و لە خزمەتی هەموو تاکێکی ئەم وڵاتەدا بێت. حەقا کە ئێمە دەچینە پرۆسەیەکی دیموکراسی و هەڵبژاردن دەکەین ئەنجامی هەڵبژاردنەکانیشمان پێ قبوڵ بکرێت. مەرج نییە تەنیا لە بردنەوە قبوڵی ئەنجامی هەڵبژاردن بکەین. ئەبێ لە کاتێکدا کە ئەنجامی پێویستی شەگەر بەدەست نهێنین بۆ هەموو لایەنەکان حەقا و قبوڵ بکرێت چونکە سەرکەوتنی پرۆسەی دیموکراسی خۆی سەرکەوتنی کوردستانە سەرکەوتنی ئەو لایەنەشە کە نەیتوانیوە دەنگی پێویست لەو هەڵبژاردنەدا بەدەست بێنێت. لەبەرەوە من حەزەکەم ئێمە وا پەروەردە بکرین بە تایبەتی ئێوەی گەنج کە ئەمە سەرەتای ژیانی پیشەیی ئێوەیە بیر لەوە بکەنەوە کە دەچنە پرۆسەیەک بڕواتان بە خۆتان بێت و ئەگەر لە سەرکەوتن و خوا نەخواستە لە شکست و نوسکۆشدا هەمیشە ئەوەتان لەبیر بێت. من فەرموودەی بارزانیتان بەبیر دێنمەوە کە دەفەرمێ لە سەرکەوتندا لە خۆبایی نەبن و لە شکستیشدا ناومێد نەبن. ئاواڵانی خۆشەویست ئێمە بەڕاستی تەنیا مەسەلەکە بانگەشە نییە بۆ هەڵبژاردن. هەندێک ڕاستی هەن کە ئێمە بێ دانی پێدا بنین و لە بەرچاومان بێ بۆ ئەوەی لە قۆناغی داهاتووی ژیانی خۆماندا ئەو بڕیارە بدەین کە لە بەرژەوەندی هەموو تاکێکی ئەم وڵاتەدا لە بەرژەوەندی گشتی وڵاتەکەشماندا.
ئێمە ئەزانین ئەو دەستکەوتانەی کە تاکو ئێستا هاتوونەتە دی لەوانەیە لە ئاست خواست و ویستی هەموو هاوڵاتیەکی کوردستاندا نەبن، بەڵام ئەو ئاستەنگ و زەحمەت و ئەو ڕێگریانەش کە لەسەر ڕێگەی بەدەستهێنانی ئەو دەستکەوتانە بوونەوەنەش کەم نەبوو. ئێمە تووشی زۆر گرفت بووین، ڕوبەڕووی زۆر تەحەدای زۆر لایەن ناوخۆیی و دەرەکی بووین کە نەمانتوانی وەکو پێویست لە ئاست خزمەتی هاوڵاتیاندا دەرچین. بەڵام مەبەست ئەوە نەبووە کە نەمانویستووە، مەبەست ئەوەیە کە ئێمە ئەوەی توانیومانە کردومانە و لەمە و دووەش قۆناغی خەبات بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان ئاسانتر دەبێت و زیاتر دەکرێت خزمەتی ئەو هاوڵاتیانە بکرێت. لەبەرەوە بۆ تەواوکردنی ئەو پەیامەی پارتی، بۆ گەیشتن بە ئەنجام کە پارتی لە سەرەتاوە هەوڵی بۆی داوە، دیسان پارتی پێویستی بە متمانەی ئێوەیە، دیسان پارتی پێویستی بە دەنگی ئێوەیە کە ئێوەش بتوانن لایەنێک هەڵبژێرن لە ئاست متمانەی ئێوەدا بێت. ئێمە ئەو وەختە ئەتوانین سەربەرز بین کە سەیری ڕابردوو خۆمانەکەین و سەیرەکەین ئێمە چەند لەکوێ بووین بەرەو کوێ هاتوین و دائیم یعنی بەردەوام ئێمە بەرەو پێشکەوتن و بەرەو سەرکەوتن هەنگاو بنین. ئەو وەختە ئێمە دەتوانین بڵێن ئێمە لە ژیانی خۆماندا سەرکەوتوو بووین. خزمەتگوزاری بۆ هاوڵاتی ئەرکە. کەسێک کە دێت حکوومەت وەردەگرێ یان کەسێک کە دێ ئیدارە وەردەگرێ ئەبێ بزانێ یەکەم ئەرکی سەرشانی ئەمانە ئەوەیە خزمەتی تاکتاکی هاوڵاتیانی ئەم وڵاتە بکات. ئێمە لەو ڕوانگەوە سەیری ئەم هەڵبژاردانە دەکەین بۆ ئەوەی بتوانین ئەو کەسانە بنێرین خزمەتی ئێوە بکەن کە توانای خزمەتکردنی ئێوەیان هەبێت. ئێمە ئەمانەوێت هەواڵان خزمەتکردن بە هاوڵاتی هەروە گوتم ئەرکە. هیوادارم حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان و ئەو هەواڵ و خۆشەویستانەی کە ئەچن و ئەرکە بینن لەم حکوومەتە ئەوەیان لە بەرچاو بێت کە لە هەر کۆمەڵگەیەکی پێشکەوتوو ئەبێت بڕیاردەری کۆتایی، بڕیاردەری سەرەکی کە بتوانێت حکوومەت پێک بێنێت و حکوومەت وەلا بنێت هاوڵاتیە. هەبوونی هاوڵاتی، بڕوابوونی هاوڵاتی بە خودی خۆی هەموو تاکێک لەم وڵاتە هەر کاتە ئێمە گەیشتینە ئەو ئاستە کە هەموو تاکێکی ئەم وڵاتە بزانێت بوونی هەیە و بزانێت لەم وڵاتە خاوەنی وڵاتەکەی خۆیەتی، خاوەنی دەنگی خۆیەتی، خاوەنی ئەو بڕیارەیە کە ئەتوانێت حزبێک بێنێتە سەر حکوم و حزبێک لە حکوومەت لا بداتن. ئەو هاوڵاتی هەر کاتێک گەیشت ئێمە وەکو کۆمەڵگەی ئەم وڵاتە گەیشتینە ئەو مستەوە ئەو وەختە دەتوانین شانازی بە خۆمان بکەین و بڵێین ئێمە وڵاتێکی پێشکەوتووین. هەواڵان سپاس. هەواڵان مەبەست لەم قسانە ئەوەیە ئێمە دەمانەوێ بە تایبەتی لە ڕووی ئیدارەکردن و حکومڕانیکردندا هاوڵاتی سەروەر بێت، هاوڵاتی خاوەنی بڕیار بێت و ئامانجی فەرمانبەرەکان، ئامانجی ئەو کەسانەی کە خزمەت دەکەن ئەوە بێت دڵی هاوڵاتی ڕازی بێت لێی. بۆیەش پێمان وایە لە بەرنامەی پارتیدایە کە ئێمە بتوانین ئەو ئەرکە جێبەجێ بکەین.
ئەو هاوڵاتەیە کە ئەوێ بچێت بۆ ئەوەی ئیشێکی هەیە لە فەرمانگەیەکی حکومی ئیشەکەی بڕوان. ناوێت ئەم هاوڵاتیە چەند جار و چەند جار بچێت و بگەڕێتەوە بۆ ئەوەی ئیشەکەی دوا ئەخرێت و یانیش لەوانەیە فەرمانبەرەکە وەکو پێویست ڕێزیش لە هاوڵاتیە نەگرێت. بەرنامەکەی پارتی ئەوەیە کە هاوڵاتی بکات بە سەروەر، هاوڵاتی بکە بە قەوان بڕیار و خۆش بکە بە خزمەتکاری هەموو هاوڵاتیە. ئەزانین کەم و کورتی هەبووە، بەڵام ئێمە لەوە ناترسین کە دان بە کەم و کورتیەکاندا بنین و بڵین ڕاستە ئێمە قۆناغێکی درێژمان بڕیوە، بەڵام قۆناغێکی زۆر درێژتریش لەوانە لە پێشمان بێت بۆ ئەوەی بتوانین هەم خۆمان پێ بگەینین، هەم بتوانین باشتر خزمەتی گەل و وڵاتەکەمان بکەین. و هیوادارم لە حکوومەتی داهاتوو پێداچوونەوەیەکی جددی بە چارەسەرکردنی ئەو کەم و کورتیانەش هەبێت و ئەو پێداچوونەوە بۆ ئەوە بێتن کە بتوانین پێکەوە حکوومەت و هاوڵاتی پێکەوە بتوانن لە ڕوبەڕووبوونەوەی ئەو تەحەدیاتانەیە کە دێنە پێشمان بە سەربەرزی بە سەرکەوتووی سەرکەوین ئینشاءالله. هەموو قۆناغێکی ژیان قۆناغێکی نوێیە، هەم بۆ مرۆڤ، هەم بۆ کۆمەڵگە، هەم بۆ وڵات. ئێستاش ئێمە بەرەو قۆناغێکی نوێ هەنگاو دەنێین. لەم قۆناغەدا پێویستیمان بە یەکڕێزی و بە تەبایی گەلی کوردستانە، پێویستیمان بە هاوکاری و هاوخەباتی هەموو لایەنە سیاسیەکانە و دڵنیام کە پارتی وەک هەمیشە چۆن دڵی فراوان بووە و دەستی دۆستایەتی بۆ هەموو لایەک درێژ کردووە، ئێستاش دڵە فراوانەکەی پارتی، ماڵە گەورەکەی پارتی بۆ هەموو لایەک کراوەیە و ئامادەین پێکەوە لەگەڵ هەموو لایەک خزمەتی گەل و وڵاتەکەمان بکەین. خوشکە بران، ئێوەی قوتابی من بیستم کە زۆر لە ئێوە تەخەڕوجشتان کردووە بە بۆنەیە پیرۆزبایەکی گەرمی ئێوە دەکەم و هیوادارم لە هەموو قۆناغەکانی ژیانی خۆشتان سەرکەوتوو بن. لێرە وەکو برایەک من حەزەکەم ئەوە عەرزی ئێوەی خۆشەویست بکەم کە یەکەم هەنگاوی سەرکەوتن لە بڕوا بەخۆبوونەوە دەست پێ دەکات، لە ناخی خودی مرۆڤەوە دەست پێ دەکات. ئەگەر بڕوات بە سەرکەوتن هەبێ سەرەکەوی. لەبەرەوە پێم خۆشە چ لە ژیانی ڕۆژانەی خۆتان، چ لە خەباتکردن لە پێناو بەرنامەیەکی سیاسی و ئێستا ئێوەی خۆشەویست کە بۆ پارتی هەوڵەدەن، بڕواتان بەم ئەمە هەبێت کە پارتی سەرەکەوێت، چونکە بە بڕواکردن بە سەرکەوتن و بەو دڵسۆزیایی کە ئێوە هەتانە بۆ حزبەکەتان و بەو ئومێدەی کە هەتانە بە ئایندەتان، من دڵنیام کە پارتی سەردەکەوێت و لە پێناو لە پێناو بەدەستهێنانی ئەو ئامانجەش کە پارتی وەکو بیر و باوەڕ پێی هەیەی و ئێوە بڕواتان بەو پارتە هەیە، بڕواتان قایم بێت و دڵنیا بن لەوەی کە هەر کاتێ ئێوە بڕواتان بە سەرکەوتنی خۆتان، بە سەرکەوتنی وڵاتەکەتان، بە سەربەخۆی کوردستانیش هەبوو، بزانن ئەو وەختە ئێمە سەرەکەوین و سەربەخۆی خۆشمان وەرەگرین. لە ئایندەدا لەوانەیە سەیری ڕابردوو بکەین کە چۆن مێژوو نووسرا، چۆن مێژوو دروست بوو. بەڵام ئێستا ئێمە لە قۆناغێک داین کە مێژوویەک بۆ ئایندە دروست دەکەین. ئێوە دەتوانن ئەو مێژووە ئیمڕۆ دروستکەن، ئێوە دەتوانن ئەو بڕیارەیە کە ئیمڕۆ دەدەن، ئەو هەڵبژارنانەیە کە دێنە پێش ئێمە، قۆناغێکی گرنگی ژیانی سیاسی ئیمڕۆی کوردستانە. بڕیاری ئێوە دەتوانن مێژوو تومار بکە بۆ سبەی بۆ ئایندەی کوردستان.
هیوادارم بڕیارێکی دروست بدەن بۆ ئەوەی مێژوەیەکی پاک ئێمە بنووسین بۆ ئەوەی ئایندەیەکی گەشتر بۆ کوردستان لە بەرچاومان بێت و هەڤاڵان بانگەشەی هەڵبژاردن ماوەیە کە دەستی پێکردووە و چەند ڕۆژێکیش ماوە. هیوادارم وەک هەمیشە بە تایبەتی ئێوەی خۆشەویست لە هەر کوێی کوردستان هەن زۆر بە شێوەیەکی شارستانیانە و بە ئارامی بانگەشەی خۆتان بکەن، پشتیوانی نوێنەر و کاندیدەکانی خۆتان بکەن، دەنگ کۆبکەنەوە، نەک تەنیا خۆتان بەڵکو و کەس و کارتان ناسیار و ئەو خەڵکەی کە ئێوە ئەتوانن کاریگەریتان هەبێ لە سەردەنگ و بڕیارەکانیان هەوڵ بدەن زۆرترین دەنگ بۆ لیستەکانی پارتی چی ئەنجومەنی پارێزگاکانی کوردستان و چی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەدەست بێنن، چونکە ئەو دەنگانەی ئێوەیە کە وەک باسم کرد هەم سەرکەوتنی پارتی مسۆگەردەکە هەم ئایندەیەکی گەشتریش بە وڵاتەکەمان دابین دەکات. من نامەوێت زۆر درێژە بە قسەکانم دام، تەنیا ئەوە بویستم لێرە لە گەڵ ئێوەی خۆشەویست و بە ڕێگەی ئێوەشەوە لەگەڵ هەموو خەڵکی خۆشەویستی کوردستان لە خزمەتیاندا بین و هەوڵی ئەوە بدەین پێش هەموو شتێک کوردستانمان سەرکەوی، کوردستان پێویستی بە ئێوەیە و ئێمە بڕوامان وایە سەرکەوتنی پارتی سەرکەوتنی کوردستانی بەدواوە دێت. لەبەرەوە جارێکی تریش من داوا لە ئێوە دەکەم چۆن کوردستان پێویستی بە ئێوەیە، چۆن پارتی پێویستی بە ئێوەیە، ئێوەش بۆ گەیشتن بەو ئامانجانە پێویستە هەوڵێکی جددی بدەن بۆ سەرخستنی پارتی بۆ ئەوەی هەمومان پێکەوە لە وڵاتێکی خاوەن سەروەری و سەربەخۆیی و پێشکەوتوتر و ئاوەدانتر و سەقامگیرتر ئینشەڵڵا پێکەوە ژیان بینە سەر و ئینشەڵڵا جارێکی تریش لێرە لە خزمەتی یەکتردا بینەوە هەوڵی بەردەوام بین. بۆ ئەوەی بەردەوام بین لە پێشکەوتن، بەردەوام بین لە سەرکەوتن، بەردەوام بین لە ڕێزگرتن لە یەکتر و پەیامی من بۆ هەموو ئەو خوشک و برا خۆشەویستانەی تریش کە پارتی نین بەڵام ئەبینن لە ژێر سایەی دەستهەڵاتی پارتی کوردستان بە چ ڕۆژێک گەیشتووە، بیر لەوە بکەنەوە کە ئەگەر ئەیانەوێ پێکەوە ژیان زیاتر هەبێت، سەقامگیری زیاتر لە کوردستان هەبێت، پێشکەوتنی ئابووری زیاتر لە کوردستان هەبێت، سەروەری زیاتر بۆ کوردستان تۆمار بکرێت، تکا دەکەم هیوادارم بیر لەوە بکەنەوە کە دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بدەن، چونکە پارتی لە هەموو کەسێک دڵسۆزترە بۆیان و سەرکەوتنی پارتیش سەرکەوتنی هەر هەموو خەڵکی کوردستانە. جارێکی تر زۆر سپاستان دەکەم و هیوادارم دەنگ بە لیستی 213 ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ پارتی و لیستی 76 بۆ ئەنجومەنی پارێزگاکانی کوردستانی لیستی پارتی بدەن و زۆر بەخێر بێن و ئینشەڵڵا هەر سەرکەوت و سەرفەراز دەبن. I think